سڵاوتان لێبێ بینەران و بیسەرانی خۆشەویستی پەیام لە هەرکوێگەن جوانترین سڵاو و خۆشەویستیتان لێبێ. ڕێاز کاکە مەحموود لە ئەڵقەیەکی نوێی بەرنامی باسخواز بە دیداریەوە عزیز و خۆشەویست شاد دەمەوە بە یارمەتی هاوکاران ئەڵقەیەکی نوێی بەرنامەکەتان پێشکەش دەکەم. لە باسخوازی ئەمڕۆمان داواز لە گەنج لە بەردەم هەڕەشەی مادەوەشبەرەکاندا دەکەین. بێگومان گەنج سەرمایەیەکی گرنگ و داینەمۆی هەموو کۆمەڵگەیەکە. تەواوی کۆمەڵگەکان شانازی بە توانا و هێز و بیرکردنەوە و لێهاتوویی و داهێنانەکانی گەنجەوە دەکەن. ئەوەی کە کۆمەڵگە دەپارێزێ و ئەوەی کە کۆمەڵگە گەشە پێدەدا و ئەوەی کە کۆمەڵگە ڕادەگرێت تەنها و تەنها گەنجەکانن. چونکە گەنج لووتکەی کەماڵ و لووتکەی هێز و توانایە بۆ ئەو کۆمەڵگەیە. تەنانەت نەیارانی هەر میلەتێکیش بۆ داگیرکردن و لە ناوبردنی هەر میلەتێکی نەیار و دیکەیان ئەوەندەی کە کار لەسەر لە ناوبردنی توانا و هێزی گەنجەکانەکەن، ئەوەندەی کە هەوڵ ئەدەن گەنجەکان بۆ خۆیان دەستەمەوە بکەن یان بۆونە گەنجەکان لە ناوبرن، ئەوەندە گرنگی بە چین و توێژەکانی تر لە ئافرەت و پیر و منداڵ و ئەوانی دیکە نادەن. بۆیە دەگەڕنەوە کاتێک کە خاچپەرستان ویستیان ئەندەلوسی گەورەترین وڵاتی موسڵمانان داگیر بکەن، پێش وەختە کۆمەڵێک کەسیان بە ناوی قەشە و بە ناوی زانستخواز و بە ناوی ڕۆژەڵات ناسەوە ناردە نێو خاکی ئەندەلوسەوە و بە دوواداچوون و توێژینەوەیانە کرد لەسەر کار و لەسەر بیرکردنەوە و لەسەر دنیابینی و جیهانبینی گەنجەکان. بۆیە کاتێ یەکەم جار دەچنە نێو خاکی ئەندەلوسەوە سیر دەکەن، تەواوی گەنجان خەریکی ڕاوەکردنی قورئان و فەرموودەی پێغەمبەری خوا و هەروەها بە دوواداچوون بە دوای هۆکارەکانی داڕوخانی میلەتەکان و ئەدەب و شیعردا ئەچن. بۆیە هەواڵ دەنێرنەوە بۆ سوپاکەیان کەوا هێشتا کاتی داگیرکردنی ئەندەلوس ناتوە، چونکە گەنجەکان هەمویان خەریکی متاڵعە و ڕاوەکردن و بە دوواداچوونی بابەتە زانستی و شەرعیەکانن. بەڵام دوای ماوەیەک بەهۆی پەروەردەیەکی خراپەوە یا بەهۆی نەبوونی دەسەڵاتدارێکی دڵسۆز و بەگەرخستنی توانای گەنجەکانەوە سیر دەکەن گەنجانی وڵاتی ئەندەلوس خەریکی نامەی عاشقانە و خەریکی کاری سادەی منداڵانن. بۆیە ئەو کەسانەی کە نوێنەرایەتی سوپای داگیرکەریان کردووە نامە دەنێرنەوە بۆ بە سوپاکەیان کەوا کاتی داگیرکردن و دەست بە سراگرتنی وڵاتی ئەندەلوس هاتووە، چونکە گەنجەکانیان خۆیان داوەتە شتانێک کەوا هیچ ئومێدێک نەماوەکەوە ئەگەر بتوانن کەمترین بەرگریش بکەن. ئێمە لە ئێستادا لە هەرێمی کوردستان زۆر بەداخەوە بەهۆی نابەرپرسێتی و بەهۆی نامەسئولیەتی بەشێک لە دەسەڵاتداران و حیزبەکانەوە گەنج لە بەردەم قەیرانێکی ڕوحی و بە جۆرە لە جۆرەکان کات بە سەربردندایە. ئێستا ژمارەی کافتریا و نێرگەلەخانەکان یا پەنابردنی گەنج بۆ مادە هۆشبەرەکان بۆتە لە حاڵەتەوە بۆتە دیاردە زۆر بەداخەوە کە لە نێو وڵاتێکدا کە ئەم هەموو سەرمایە و ئەم هەموو کانزایە هەیە گەنجەکان بێ بەرنامە و بێ پلان و بێکات بسوڕێنەوە و تاکە شتێکەوە هێوریان بکاتەوە ئاسوودەیان بکە بریتی بێ لە مادەی هۆشبەر و لە جگەرە و لە نێرگەلە و لە مادە هۆشبەرەکانی دیکە. بۆ قسەکردن لەسەر گرنگی گەنج بۆ کۆمەڵگە و ڕۆڵ و ئەرکی گەنج وە کێشە و معاناتەکانی گەنج لە کۆمەڵگەدا، هەروەها ئەو هەڕەشە و مەترسیانەی کە مادە هۆشبەرەکان لە گەنجیەکەن و کاریگەری و ئاسەوارە خراپەکانی مادەی هۆشبەر بەسەر گەنجەکە خۆی و بەسەر خێزان و کۆمەڵگەکەیەوە، هەروەها چارەسەری ئەو ڕۆژە خراپە. بەرنامەی ئەمڕۆی باس و خواستم بۆ ئەم باسە بۆ ئەم تەوەرەیە تەرخان کردو بۆ مەبەستە میوانداری زۆر بەڕێز جەزا پاداشتی بەرپرسی ڕاگەیاندن و ڕۆشنبیری سەنتەری پەرەپێدانی لاوانی کوردستانم کردو. کاک جەزا زۆر بەخێر بێ، سوپاس بۆ زۆر سپاس دەکەم کاک ڕێز. بێگومان گەنج سەرمایەکی گرنگە بۆ کۆمەڵگە. ئێمە چۆن سوود لەم سەرمایە وەربگرین یا چۆن لە گەنج بڕوانین؟ سەرەتا بەناوی خۆی بەخشندە و میهرەبان زۆر سپاسان دەکەم بۆ ئەم دەرفەتە. ئێمە سەرەتا دەبێ بزانین گەنج چییە و چ کاینەکە لە کۆمەڵگادا. گەنج کاریگەرترین و چالاکترین ئەندامە لە کۆمەڵگادا کە پێگەهێنەری سەرجەم جونگە حەساسەکانی کۆمەڵگایە و هەڵسوڕێنەر و داینەمۆی سەرجەم کاروبارە بازرگانی و کشت و کاڵی و پیشەسازی و سەربازیەکانی کۆمەڵگایە. کاتێککە هێرش دەکرێت بۆ سەر هەر وڵاتێک ئەوەی کە بەرگری لە وڵاتەکە دەکەن گەنجە. کاتێک کە کەسێک کارگەیەک دروستەکە پێویستی بە گەنجە بۆی کارگەکەی بە بەڕێوە بەرێ. واتە لە هەموو جمگەکانی کۆمەڵگادا پێویستمان بە گەنجە. گەنج هەر لە مێژوودا تاوەکو ئێستا کۆمەڵە وزەی زۆر باشی شاراوە و ئاشکرای هەبووە. بەڵام بەداخەوە لە هەرێمی کوردستان نەتوانراوە سوود لەم توانانی گەنج وەک پێویست وەربگیرێ، نەتوانراوە گەنج
بکرێت بەو مادەی کە سوودی لە بینێ بۆ بەرەو پێشبردننی کۆمەلگا بەردەوام گەنج چەوسێنراوەتەوە بەردەوام گەنج زوڵمی لێکراوە تەنانەت ینی مافە سەرەتایەکانی خۆشی پێنەدراوە ینی بە جۆرێکی ئێستا لە هەرێمی کوردستاندا گەنج هەیە هیچ سەرمایەشی مادی نییە هیچ سەرمایەشی معنەوی نییە هەم بەهۆی ئەو سیستمی پەروەردە سەقەتی کە لە هەرێمی کوردستاندا هەیە کە گەنجێک بەرهەمدێکە خاڵیە لە هەموو پرەنسیپە ئەو پرەنسیپانی کە پێویستن بۆ ژیان بەڕێوەبردن و خاڵیە لە هۆشیاری کۆمەڵایەتی لە هۆشیاری سیاسی لە هۆشیاری تەندروستی هەر ئەمانە شەواکە کە گەنج پەنابەرێ بۆ کۆمەڵێک لادانی کۆمەڵایەتی و تووشی هەڵدێر ببێت بەگشتی وەکوتمان ڕۆڵی گەنج ڕۆڵێکی زۆر کاریگەرە بەڵام ئەو گرفتانی کە لە ئێستادا لە هەرێمی کوردستان گەنج هەیەی بە دەرەجە یەک بێکاریە و نەبوونی هەلی کاری پێویستە کە ئەمە وای کردووە پەنابەرێ بۆ شتی نەشاز و ناتەندروست و دانەمەزراندنە کە ئەبینی گەنجێک زیاتر لە 20 ساڵ سەرقاڵی خوێندن و شەو نخۆنی دەبێت بەڵام دواتر دانامەزرێ حکوومەت هیچ گرنگێکی پێنادایت ئەرزشێکی نیە لای حکوومەت ئەمەیە کە گەنج بێتاقەت دەکا وای لێ دەکات ئالوودە بێ بە کۆمەڵێک شتەوە کە پاشە ڕۆژێکی باشی نابێت ئەم گەنجە هیچ سوودێک ناگەێنێ بەخۆی بە کۆمەلگاش بۆ کارچیە کە حکوومەت و لایەنە پەیوەندیدارەکان بە ئەهمیەتی و بێگرنگی و بایەخیەوە سەیری گەنج و توانەکانی گەنجەکەن خۆی هەمیشە دەسەڵاتدارەکان لە گەنجە ترسن هەر لە مێژوودا بەگشتی بۆ نمونە زۆربەی ئەو جنگانەی کە هەڵگیرساوە لە مێژوودا هەمویان خۆڕسک نەبوون بەشێکی زۆریان چۆنەڵی دەست بوون بۆ ئەوەی کە توانای گەنج بکوژن بۆ ئەوەی کە بۆ نمونە جاری وا هەبووە تەنها لە ساحەی جەنگێکدا هەزاران گەنج کوژراوە ئەمە ئەم دەسەڵاتدارانە بەشێکی بیان لەوە کردوێتەوە کە توانایەکی زۆر و هەڕەشەیەکی زۆر بۆ سەر دەسەڵاتەکان لە یەک شوێنە سارد بۆتەوە و نەماوە کەواتە ئەنی شتێکی ئاسایی ئەگەر دەسەڵاتدارەکان و ئەگەر خەڵکانێک لە تواناوزەکانی گەنج بترسن و بەشێکیشی ئەگەڕێتەوە بۆ بێپلانی و بێئەزمموی و ینی چۆنەڵی نەتوانن یاخود نازانن یاخود نایانەوێت کە سود لە توانەکانی گەنج زۆر بگرن ئەگەر ناگەنج هەمیشە مادەیەکی خامە بە تایبەتی گەنجی وڵاتی ئێمە بەڕاستی گەنجانێکی بە قەناعەتن ینی چیان دەوێت جگە لە شوێنێکی سکوونەت تێدەدا بنیشن و جگە لە خێزانێکی ئاسوودەوە جگە لە پەروەردەیەکی تەندروست و گیرفانێکی گەرم هیچی تریان ناوێت لە حکوومەت بەڵام بەداخەوە حکوومەت نەیتوانیوە شتە سەرەتایەکانیشیان بۆ دابین کات ڕۆڵی گەنج خۆی چێ لەم بێبایەخ سیرکردنەی دەسەڵات کۆمەلگە لە ئاستوانەکانی گەنجواتە گەنج خۆی هیچ ڕۆڵێکی نییە لەوەی کە حکوومەت لایەنە پەیوەندیدارەکان حیزبەکان کەرتی تایبەت بە جۆرە لە جۆرەکان بێبایەخانە سەیری بکە بێگومان گەنجیش خۆی ئەتوانێت بە ڕۆڵی خۆی هەڵبستێ و داوای مافەڕەوەکانی خۆی بکات و خۆی هەوڵ بدا بروزە شخصەکانی بخاتە کار هەوڵ بدات خۆی بەهێز بکە هەم لە ڕووی ئەدەبیەوە هەم لە ڕووی کۆمەڵایەتیەوە هەم لە ڕووی سیاسی و زانستیەوە تاوەکو بتوانێت پێش بە و لەمپەرانە بگرێت کە بۆی دێتە ئاراوە بۆی دادەنرێت بەڵامی تر بەڕاستی گەشە سندنی توانای گەنجیش پێویستی بە هەلومەرجی لەبارە کاتێککە گەنجێک ینی هەروایە ئێستا تۆ ئازادی لە نان گرنگترە هەندێک جاریش نان لە ئازادی گرنگترە کاتێککە تۆ گەنجێک دێنی سکی برسیە چۆن ئەتوانێت بیر لە داهێنان بکاتەوە چۆن ئەتوانێت بیر لەوە بکاتەوە کە وڵات بەرەو پێش بەرێ لە هەرێمی کوردستاندا لە ماوەی 20 ساڵی ڕابردوودا بە لێشاوێکی زۆر گەنج کۆچی کردووە بۆ دەرەوەی هەرێمی کوردستان بە وڵاتانی ئەوروپا و هەندەران یعنی تۆ تەنها بهێنەمە سامپڵێکی زۆر بچووکە بۆ نمونە هەر گەنجێک کە ڕۆیشتووە بۆ ئەوروپا بەلایانی کەمەوە دەفتەرێک دۆلاری سەرف کردووە هەیە 2 دەفتەری سەرف کردووە هەیە بە خێزانی ڕۆشتووە 3 دەفتەر 4 دەفتەری سەرف کردووە 4 دەفتەر دۆلار ئەمە تەنها بێن ئەم پارانە کۆ بکەرەوە کە لە هەرێمی کوردستان چۆتە دەرەوە سەیرەکەی ئەمە ژێرخانی ئابووری ئەم وڵاتی بە ڕێژەیەکی زۆر بەتاڵا لێ ڕۆشتووە لە ژێرخانی ئابووری هەرێمی کوردستان و ئەگەر بێت و گەنجێک بۆ خاوەنی 2 دەفتەر دۆلارە ئەگەر حکوومەت دەستی بکرێ هاوکاری بکە بۆ نمونە کابرا کشتتوکاڵی تاوا کردو باشە ئەوێت دەواژنێک دروست بکە ئەوێ چەند بیتێکی پلاستیکی دروست بکە ئەوێ شتێک بکە لە ئەخساسەکەی خۆیدا پارەشی پێیە بەڵام پێویستی بە زەویە بەڵام پێویستی بە موادە بە سەرپەرشتیە کە حکوومەت سەرپەرشتی بکە کاتێکە حکوومەت هیچی بۆ ناکە ئەم گەنجە مەزبورە ئەم پارەی کە ئەیتوانی لێرە خەڵکانێکی تریش بخاتە سەرکار هەلی کاریش دروست بکە بازاری کوردستانیش بازاری خۆماڵی ببوژێنێتەوە مەزبورە ئەم پارەیە ببات بۆ دەرەوە و ئەو پارەیە بە هەدەر بڕوە کەواتە لێرە دەبینین کە حکوومەت بەڕاستی ئیهمالە و خەمساردە لە ئاست داواکانی گەنجان و مافەکانی گەنجان بامەوە دابنین حکوومەت بێ مبالاتە حکوومەت کەم تەرخەمە لایەنە پەیوەندیدارەکان کۆمەڵگە گەنج چۆن ئەتوانێت
بەبێ ڕاکردن لە واقع بەبێ ئەوەی کە کۆمەڵگە بەجێ بێڵێ چکە تۆ کاتێک کۆمەڵگە بەجێ هەلی کار نییە و زەواج نییە و دامەزراندن نییە و کارەبانی و ئاو نییە ئەمە جۆرێکە لە ڕاکردن لە واقع چۆن گەنج دەتوانین لە نێو ئەم هەموو تەنگەشە و ئاریشە و نەهامەتیانە خۆی بدۆزێتەوە خۆی بنیادنێ خۆی ڕابگرێەوە بەرە ڕووی دەسەڵاتدارانیش بۆستێتەوە بڵێ من بە هێزی بازووی خۆم بە ڕەنجەشانی خۆم بە ئارەقی نەوەچانی خۆمە سلمێنم و خۆشمە هێڵمە و لە ڕواقعەکەش ڕناکەم بە دەرەجەیەک پێویستە گەنج باوەڕی بەخۆی هەبێ پێویستە باوەڕی بە توانەکانی خۆی هەبێ خۆی بەکەم نەبینێ لە بەرامبەر کەسانی دیکەداوە لە بەرامبەر دەسەڵاتداران و ئەوانەی کە حکومی ئەو دەکەن پێویستە باوەڕی بەوە هەبێ کە ئەم ئەتوانێت گۆڕانکاری بکە ئەتوانێت چالاشی هەبێ ئەتوانێت ئەکتیڤێکی باشی هەبێ لە پێناو بەرەو پێشبردننی خۆی وەکوتم لە سەرەتاشدا گەنج بە دەرەجەیەک پێویستی بەوەیە کە توانە بە برەو بە توانەکانی خۆی بدات بۆ نمونە گەنجان ینی هەندێک گەنجیشمان هەیە ڕاستە ئێماڵێن حکوومەت بێمەبالاتە حکوومەت جوێنادە بەڵام خۆ زۆر جاریش ئەمە هەموو گەنجێکیش گرفتی کۆمەڵای گرفتی مادی نییە هەندێک گەنجی خۆ گرفتیشی نییە گرفتی مادی نییە بەڵام خۆی سەرقال دەکات بە کۆمەڵە شتەوە خۆی بەرەو پێش نابا ئەمانە هەموو ئەو بابەتانەیە بەڵام بەگشتی وەکووتمان گەنج دەتوانێت خۆشی گرنگی بە خۆی بدا خۆی بەهێز بکات تا ڕوبەرووی ئەو بابەتانە ببێتەوە کە بۆی دروستەکرێت بۆچی گەنجی ئێمە هەر لە منداڵیەوە لە تەمەنی مێر مناڵیەوە هێندەی هانا بۆ خەو و یاری ئەلکترۆنیەکان و ڕۆشتنە کافتریا و بۆ منە بەسەربردننی کاتەکانی بە دیاری یاری و کۆمەڵە شتی ترەوە بەسەر دەبا هێندە لە هەوڵی دۆزینەوەی توانا و بەهرەکانی خۆی دانیە هۆکارەکەی سیستمی پەروەردەیە بە دەرەجەیەک ئێمە کاتێکە منداڵێک لە تەمەنی 6 ساڵی لە هەرێمی کوردستان دەچێتە مەکتەب دەچێتە قوتابخانە بۆ ئەوەی کە زانست و زانیاری فێر بێ کەسێکی لە دروست ببێ سیر دەکەی ئەم کەسە لە سیستمی پەروەردەکەتە سیستمی پەروەردە بۆ خۆی ینی پەکی دەکەوێت هەندێک جار ئەمەندە کەم تەرخەمی هەیە ئەمەندە ئەنی ئەو مامۆستایی کە دەرسەکە دەڵێتەوە لەبەرەوەی موچەیەکی باشی نیە ژیانێکی شایستەی نییە ناتوانێت بە جوانی دەرسەکەی ئەدا بکە هەندێک جار ئەم قوتابی ئەوەی گرفتی کۆمەڵایەتی هەیە لە ماڵە باوشی قەرزارە کێشەی هەیە ئەمەندە ئەنی شتی تر زۆرە واکە ئەم گەنجە نەتوانێت وەکو خۆی دروست ببێ و سیستەمە پەروەردەیەکەش وەکو وتمان نەیتوانیوە کۆمەڵێک پرۆپۆزل و کۆمەڵێک بەرنامەجی باشی هەبێ بۆ ئەوەی کە گەنجان بتوانن بە ئاراستەیەک بڕۆن بەرەو پێشەوە ئەبینی لە هەرێمی کوردستان ساڵانە ژمارەیەکی زۆر لە ڕۆژەکان ئۆتڵی تێدایە پشووی تێدایە کە ئەمە هەندێک جار زیانی گەیاندووەوە نەبوونی منهجێکی شیا و باش ئێمە لە هەرێمی کوردستان ژیانی خەڵک ژیانێکی کولەمەرجیە بەڵام دەچێت منهجێکی سویدی دەهێنێ کە ئەویش بەتێر و تەسەلی نەهاتووە و بە باشی زەبت ناکرێت وەرحاڵەوە ئیشی ڕێکخراوە قوتابیەکانە من حەز ناکەم قسەی لەسەر بکەم بەڵام بەگشتی وەکو وتمان گەنج ئەتوانێت خۆشی توانا بەخۆی بدات ڕۆبەڕووی ئەم پشتانە بێتەوە و بەڵام بە دەرەجەیەکیش حکوومەت بەرپرسیارەوە بێ ئاوڕێ جدی لە گەنج بداتەوە زۆر باشەکەواتە چی بکرێ هەر لە سەرەتاوە هەنگاو بە هەنگاو گەنجێکی کارامە گەنجێکی هۆشیار گەنجێکی تەندروست گەنجێکی عاقڵ بە کۆمەڵگەکەی سوودگەێنەر بە کۆمەڵگەکەی بنیادنێن ئەو میکانیزم و هەنگاوانە کامانن کە ئێمە گەنجێکمان بۆ دروستەکەن بەدەر لەوەی کە بگەڕێتەوە بۆ پەروەردە بۆ حکوومەت بۆ نازان بۆ هەبوونی هەلی کار خۆی لە کۆمەلگادا بەها ئاینەکان بەها کۆمەڵایەتەکان چەند چەمکێکی زۆر زۆر گرنگن بۆ ئەوی کە کەسێکی تونند و تۆڵ و کەسێکی بەهێز دروست ببێت بەداخەوە لە هەرێمی کوردستاندا لای زۆرێک لە گەنجان و لای زۆرێک لە ئەو کەسان ئەو سنتەر و ئەو ڕێکخرا و ئەو بەڕێوەبەرایەتیانەی کە ئاراستەی چین و توێژی گەنجان و کاروباری گەنجان دەکەن وەزارەتی ڕۆشنبیری بە دەرەجە یەک گەنجان بە ڕێژێکی زۆر زۆر ئیهمال کراون و نەتوانراوە کە ئەو پرەنسیپانیان بۆ دابنرێ بۆ پێشکەوتن و بۆ کووتمانیانی گەنج پێویستە ئەو بەهانەی لازیندوو ببێتەوە پێویستە ینی بەڕاستیت پێ بڵێم لە ئێستادا هەرێمی کوردستان بەهۆی هاوردەکردنی کۆمەڵێک فکری زۆر زۆر نامەوە لە ژێر هەڕەشەیەکی گەورەی لە ژێر چۆنەڵی لێشاوێکی گەورەدایە بۆ توشبوون بە قەیرانێکی کۆمەڵایەتی زۆر زۆر خراپ کە ئێستا تووشیش بووە بێگومان ڕۆژانە ئەگەر سەردانی دادگاکان بکەی ئەگەر سەردانی بنگەکانی پۆلیس بکەی چەندین حاڵەتی نەشاست چەندین حاڵەتی نامە و تابۆ بەم کۆمەلگای ئێمە دەبینی هۆکارەکەشی ئەوەیە کە هیچ فلتەرێک نیە لە وڵاتە هۆکارەکەی ئەوەیە کە وەزارەتێکی ڕۆشنبیری دەیە ینی زۆر بە ئاگایلەوەی کە چی دەگوزارێ میدیا چۆن ئاڕاستی گەنج دەکات دێت ینی هیچ فلتەرێک نیە بۆ ئەو درامانەی کە پەخش دەکرێن بەداخەوە ینی ئەو حاڵەت ئەو ڕووداوانەی کە دەبیستین من مانجی ڕابردوو پێم وابێ لە یەکێک لە شارەکانی هەرێمی کوردستان کچێکی 14 ساڵ خۆی خنکاند بوو ینی سیر دەکەی ئەم کچە چۆن خۆی خنکاند بوو پەتێکی هەڵواسیوە تەنەکێکی خستۆتە ژەرقاچی و شاقێکی تێ هەڵدەدا
من بە تەحەداواڵم ئەمە تەنها لە کۆمەڵێک فلیمی هاوردەدا ئەم شتانە فێری گەنجە بێ گەنجی ئێمە نازانێ ئەم شتانە بکە ینی گەنجێک دایک و باوشی خۆی دەکوژێ پێی دەڵێن لە کاتی لە کۆڵنەوە تو چۆن ئەم کارت کرد چۆن ئەم سیناریۆی دروست کرد ئەڵێ من لە یەکێک لەو دراماتورشیانەوە کە ناوی دراماکە و کەناڵەکەش دێنێ ئەڵێ لێەوە فێر بووم یەکەم جار دایکم بکوژم بیکەمە تورەکەیەکەوە بچەم فڕی بەم و دواتریش باوکم بکوشم بۆ شێواز وەڵحاڵ مەبەستم لەوەی ئەمە گەورەترین قەیرانە لە هەرێمی کوردستان ئێمە بەردەوام میدیاکان بەردەوام کەناڵەکان چاوێن لەسەر قەیرانی سیاسی و قەیرانی ئابووریە قەیرانی کۆمەڵایەتیان ئیهمال کردووە بێ جۆدانە ئەوەی کە ژێرخانی کۆمەلگا بە دروستبوونی قەیرانی کۆمەڵایەتی وێران دەبێ ئەو هەڕەمەی کە کۆمەلگا هەیەی تووشی داڕوخان دەبێت و تووشی شکستی گەورە بێت. زۆر باشە کەواتە بە بزانین ڕێکخراوەکانی گەنجان ئەوانەی لە بواری گەنجان و لاواندا کارەکەن چیان کردووە بۆ دۆزینەوەی توانەکانی گەنج بۆ ئاراستەکردنێکی دروستی گەنج بۆ پەروەردەیەکی ڕەسەنی گەنجانە لە کۆمەڵگەدا. بەڵێ بەگشتی ڕێکخراوەکانی گەنجان و لاوان لە هەرێمی کوردستاندا نەیانتوانیوە لە ئاست خەمەکانی گەنجاندا بن هۆکارێکی ئەوەیە کە توانایکی مادی باشان لە بەردەستانیە یاخود هەلو مەرجەکەیان لە بارنی ئەویان نازانم بەڵام ئێمە لە سنتەری پەرەپێدانی لاوانی کوردستان ویستومانەوە کردوشمان و ئەشمانەوێت لە داهات ودا لە خەمی گەنجان دابین پەنجە بخینە سەر برینەکانیان و برینانی کە کارێکی کردووە گەنجان نتوانن بە مافەسەرەتایەکانی خۆیان بگەن ئێمە لە ئێستادا لە سنتەری پەرەپێدانی لاوانی کوردستان سەرقاڵین بە چەند پرۆژەیەکەوە لەسەر توێژینەوە ئاکەین و ڕاپرسی دەکەین و کۆنفرانس دەبەستین لەسەر کۆچینە یاسایی بۆ دەروی هەرێمی کوردستان و بێکاری و دانەمەزراندنی گەنجان و بابەتی مادەی هۆشبەر کە لە ئێستادا بە ڕێژێکی باش زیادی کردووە لە چاو ساڵانی ڕابردوو ئێمە کار لەسەر هەموو ئەمانە دەکەین هیوادارن ڕێکخراوەکانی تریش بتوانن کاری لەسەر بکەن گەنجان هۆشیار بکەنەوە وەکو حکومەت بە ئەرکەکاڵ ناسێ پێویستە ڕێکخراوەکان بە وەرکان ئاستن و هۆشیاری سیاسی و کۆمەڵایەتی و ڕۆشنبیری و تەندروستی بڵاو بکەنەوە. کەواتەوە ئەو میکانیزم و ڕێوشوێنانی کە گەنجی لەسەر ئاراستەکەن یان بۆ پەروەردەکەن کامانن وەکو سنتەری پەرەپێدانی لاوانی کوردستان. بەڵێ ئێمە هەر لە سەرەتاوە گەنج ئاراستەکەین بۆ پەروەردەیەکی تەندروست هانی گەنجان دەدەین بۆ ئەوەی کە گەنجانێکی سوود بەخش بن گرنگی بەزانست و زانیاری بدەن و گەنجانێکی ئازا و چاونەترس بن لە ئاست ستەم و نادادی ناکرێت گەنجان چینێکی دەستەمەوە بن چکە کاتێکە گەنج دەستەمەوە بوو کاتێکە گەنج هیچ بروز و چالاشێکی نەبوو کۆمەلگاش دەوەستێ لەبەرەوە ئێمە لە سنتەری پەرەپێدانی لاوان هەموو کارێک دەکەین بۆ گرفتەکانی گەنجان هەوڵ دەدەین کێشەکانیان چارەسەر بکەین هەر نەبێ بتوانین پەنجە بخینە سەر برینەکانیان و بۆ ڕایگەشتی ئاشکراکەین کە گەنج و معانات و برینی گەنج لە وڵاتی ئێمە ئەوەندەیەوە کە کارتان کردەوەکو سنتەری پەرەپێدانی لاوانی کوردستان. بەڵێ گەنجان بە دەرەجەی یەک لە ئێستادا گرفتیان بێکاری و بەتاڵی و دانەمەزراندنە ئەبینی کە ساڵانە دەیان هەزار گەنج لە زانکۆکان تەخەڕوج دەکا بەڵام دەچێتەوە ماڵەوە تاین دەبێ بەڵام دەچێت گەنجێک چەندین ساڵ بابەتی ئەکادیمی خوێندووە زانست و زانیاری فێر بۆ ئەچێت لە ژێردەستی کەسێکدا ئیش دەکات کە هیچ هۆشیارێکی نییەوە هیچ زانست و زانیاریەک نازانێ و وردە ئەم زانستەشی کە ئەم کەسە فێری بووە ئەپوچێتەوە هیچ سوودێک ناگەینە بە کۆمەڵگە کەواتە ئێمە بڵێن بە دەرەجی یەک بێکاری و نەبوونی هەلی کار گرفتی گەنجە لە ئێستادا لە هەرێمی کوردستان و نەبووە هاوردەکردنی فکری نامۆ بە هەرێمی کوردستان ئەمەش قەیرانی کۆمەڵایەتی و قەیرانی بۆ گەنجان دروست کردووە و بێباکی دەسەڵات لە بەرامبەر ئەم گرفتانی گەنجان کە هیچ گرنگێک بە گەنج نادرێت بەداخەوە لە هەرێمی ئێمەدا ئەنی گەنجان مافە زۆر سەرەتایەکانی خۆشامەیە هێنانی فکری نامەوە ئەو فکرنامەیە کە جەنابەت دووجار ئاماژت پێ لە بەرنامەکە کامانن. بەڵێ فکری نامۆ چییە؟ ئێمە لە هەرێمی کوردستان گەنجانی ئێمە لە هەرێمی کوردستان بە فکرێکی ڕۆژهەڵاتیەوە باوەشیان کردوێتەوە بۆ فکرێکی ڕۆژ ئاوایی کە ڕەنگە هۆکارەکەشی خۆیان نەبن یعنی وا تێ دەگات ئەگەر کەسێکی ئەوروپی ئەگەر کەسێکی ڕۆژهەڵاتی پانتۆڵێکی لە پێ کرد پانتۆڵەکەی هەمی دراو بوو ئەبێ ئەمیش لە پێکە اینجا پێشکەوتووە بەڵام وانە وا تێگەیشتووە یعنی بەداخەوە ئێمە تەقلید ئەکەین تەنها لە شتە خراپەکانە بۆ نمونە ئەوروپا وڵاتانی پێشکەوتوی جیهان لە ڕووی ئەلکترۆنیەوە لە ڕووی تەکنەلۆژیای زانیاریەوە پێشکەوتنی گەورە ئەنجام دەدەن بەڵام بۆ ئێمە تەقلیدیان ناکەین ئێمە تەقلیدیان ناکەین لەبەرەوەی کە ئەمانە بە گرنگ نازانین بە گرنگیان دەزانین یاخود هەلو مەرجمان یاخود گەنجی ئێمە تەنها بەداخەوە زۆر جار دوای حەز و هەوا و ئارەزوی خۆی دەکەوێت گرنگی بۆ شتانە ناداوە ئەزانێت تەقلیدکردنەوە تەنها لە جلوبەرگ و ستایلی قژ و لەم شتانەدا ئەمانە جۆرێکن لە فکری نامۆ کە دێنە هەرێمی کوردستان و لە ڕووی شتی تریشەوە
ئەتەرنێت بەڕاستی لەوەی کە هیچ فلتەرێکی نییە لەوەی کە هیچ جۆرە سانسۆرێکی نییە بەداخەوە گرفتی دروست کردووە خەڵکی ئێمە هێندەی گرنگی بۆ دەدەن کە شتە خراپەکان لە ئەتەرنێت وەربگرن گرنگی بۆ نادەن کە شتە باشەکان وەربگرن گرنگی بۆ نادەن کە شتە باشەکانی وەرگرن بەڵام ئەگەر بێت و ئێمە بە ورتر قسە لەسەر ئەو فکرە نامۆیانە بکەین سیر دەکەی لە ڕووی کۆمەڵایەتیەوە ئەوەی کە ئەتەرنێت هیچ فلتەرێکی لەسەر نییە کۆمەڵێک شزوزی جنسی کۆمەڵێک حاڵەتی نامۆی بە کۆمەلگەی کوردەواری هێناوەتە ئاراوە کە ئەمانە زۆر نامن بە هەرێمی کوردستان و حاڵەتی کوشتن و حاڵەتی دزیکردن و ینی کۆمەڵی حاڵەت کە ئەوانن کە لە جیهاندا باندی زۆر شارەزا ئەنجامی دەدەن بەڵام بەهۆی نەبوونی هیچ فلتەرێکەوە بەهۆی ئەو فکرانەوە کە هەم لە تەکنۆلۆژیاوە دێ هەم لە کۆمەڵەشتی ترەوە دێ لێرە تەشەنەی کردووە و زیانی بە گەنجان گەیاندووە ئەو هەموو تاوانە کۆمەڵایەتی کە لە کۆمەلگەدا دەکرێت لادانە کۆمەڵایەتیەکان لادانی ژیانی هاوسەرگیری پەنابردن بۆ کوشتن بۆ زۆر شتی دیکە پەنابردن بۆ مادە هۆشبەرەکان ئەمانە بەرەنجامی چین کە بە تایبەت لە نێو گەنجاندا ڕێژەیەکی بەرزی تۆمار کردووە بەڵێ هۆکاریەوەی کە گەنجان ئالوودە دەبن بە کۆمەڵێک مادە بە کۆمەڵێک شت هۆکارەکەی وەکووتمان دەست بەتاڵێکی زۆری گەنجانە و پێگەی جوغرافی هەرێمی کوردستانیش دەورێکی گرنگی هەیە کاتێککە گەنجانی ئەمە سەفەر دەکەن بۆ وڵاتەکانی ئێران بۆ تورکیا بۆ وڵاتەکانی ناوچەکە کە ئەوان بە ڕێژەیەکی زۆر لە پێش ئێمە ئالوودەیان هەیە بە مادەی هۆشبەر و بە مادەکانی دیکە حاڵە دەبووە کە گەنجی ئەمە لەو سەفەرانەدا توش بووە کاتێک هاتوۆتەوە بۆ ئێرە نەیزانیوە چۆن ئەو مادەیە پەیدا بکە لەبەرەوە تووشی کۆمەڵە گرفتی زۆر بووە و زۆرێک لە گەنجان کاتێک ئایانەوێ ئەو شتی کە پێوی ئالوودا بن بەدەستی بهێنن لە ڕێگەی بەدەستێنانەکەیدا تووشی گرفتی گەورە دەبن لە پێما لە بەرنامەکەی ئەمڕۆماندا ئێمە باسی مادەی هۆشبەر دەکەین پێم خۆشە بە کورتی ئاماژێک بە ئالوودەبوون بدەم ئالوودەبوون چییە؟ ئالوودەبوون بریتە لەوەی کە مرۆڤ لەسەر شتێک خوی پێوە دەگرێت یاخود لەسەری ڕادێ بە ڕێژەیەکی بەرز کە ناتوانێ وازی لێ بهێنێ ئەگەر بشێ وازی لێ بێنێ هەلومەرجی لەباری زۆری پێویستە و کاتی زۆری پێویستە لەبەر ئەوە ئالوودەبوون جۆری زۆرە ئالوودەبوون بە ئەلکۆحۆل ئالوودەبوون بە جگەرە ئالوودەبوون بە مادەی هۆشبەر ئالوودەبوون بە یاری قمار و هەتا دوایی و لە ڕۆژگاری ئەم ڕۆژدا ئالوودەبوون بە یاری ئەلکترۆنیەکان و تۆڕە کۆمەڵایەتیەکان و ئینتەرنێت بە شێوەیەکی گشتی بۆ کووتمان پێویستی بە کاتێکی زۆرە بۆ ئەوی کە چارەسەری ئەم کەسە بکرێت چارەسەرەکەشی پێویستی بە دروستکردنی چەندین سنتەری توێژینەوە و سنتەری زانستی هەیە کە لێ بکۆڵێتەوە لە هەرێمی کوردستان بەڵام بەداخەوەی لە هەرێمی کوردستان حکوومەت زۆر کەم تەرخەمە لە ئاست مادەی هۆشبەر و کەمترین سنتەر و ناوەندی توێژینەوە و ناوەندی چارەسەرکردنی دروست کردووە بۆ ئەم بابەتە لە ئێستادا پێمانی هیچ نەخۆشخانەی کتابە دەبێت بە چارەسەرکردنی ئەو کەسانی کە تووشی مادەی هۆشبەر دەبن زۆر باش کاک مادە هۆشبەرەکان چین کامانن مادە هۆشبەرەکان کە ئێمە قسەیان لەسەر مادەی هۆشبەر جۆری زۆرە لە جیهاندا ئەو جۆرانی کە زۆر بەناوبانگن بە دەرەجەی یەک تلیاک بە دەرەجەی دوو مۆرفین بە دەرەجەی سێ هۆرەین و هێرۆین و کافاین و کراک و وەلا کریستاڵ و شیشە و حەشیش و ئەمانە هەمووی جۆرەکانی تلیاکن و چەندین جۆری لۆکاڵی و جۆری تریشی هەیە ئەم جۆرانە بەگشتی هەرێکی تایبەتمەندێتی خۆیانیان هەیە هەر جۆرە و نرخی تایبەتی خۆی هەیە و لە چەند پێگەیەکی جوگرافیای جیهاندا هەندێکیان زۆر بڵاوە هەندێکیان لە هەندێک شوێنی تر بڵاوە بەگشتی ئەوە جۆرەکانی هەندێکیان لە شێوەی بۆن هەڵمەژین بەکاردێ هەندێکیان بە دەرزی بە چەندین شێوازی تریش بەکاردێ کحول و مەشروب و جگەرە و نێرگەلە ئەمانە ژەر ئەچنە چوارچێوەی مادە هۆشبەرەکانەوە ڕێژەکی کەمترە بۆ نمونە کاتێکە کەسێک جگەرە دەکێشێ بێهۆش نابێ بەڵام خوی پێوە دەگرێت ڕۆژانە پێویستی بەوەیە کە بیکێشێتەوە بەردەوام ئەو حەزانەی کە لە ناخیایەتی و هەم لە ڕووی تەندروستیەوە ئەو کەسە داوای دەکات جەستەی بەردەوام داوای ئەو شتاکە کە پێوی ئالوودە بووە بەڵام ناکرێمە بڵێن یەک ئاستن ئەگەر وا بڵێنەوە جۆرێکە لە نەعەدالەتی جۆرێکە لە نایەکسانی لە نێوان ئەو مادانەدا بەڵام بێگومان هەمویان زەرەریان هەیە بەڵام ڕێژەکانیان جیاوازە لە مادەی هۆشبەردا هەندێک مادە هەیە کاتێکە مرۆڤی خوا وا ئەزانێ ئیتر ئەم زۆر بەهێزە ئەگەر خۆی لە سەربانێکەوە هەڵداتە خوارەوەی چی لە نایە وا ئەزانێ ئەگەر کارێکی زۆر نایاسایی بکە زۆر نائاسایی بکە شتێکی طبیعیە کەواتە ئەگەر دقت بدەین زۆری فەرقە مادەی هۆشبەر زۆری فەرقە لەگەڵ جگەرە و نێرگەلە و ئەمانەشدا بەڵام ئەوانی شەر جۆرێکن لە ئەو مادانەی کە مرۆڤ پێوی ئالوودا بێ کاتێکی زۆری بە فیڕۆ دەچێ
تواناکانی جستەی بەفیڕۆ دەچێت و تووشی گیر و گرفتی زۆریش دەبێت. هۆکاری پەنابردننی گەنجی ئێمە بۆ مادە هۆشبەرەکان بەتابەت لە ئێستادا بانجان هەیە بۆ بازرگانیکردن بە مادەی هۆشبەر زۆرجار لە سنوورەکانە دەستگیر دەکرێت. هۆکاری ئەوەی کە گەنجی ئێمە بەو شێوە ڕەهایە پەنای بۆ بۆچی ئەگەڕێتەوە؟ هۆکارەکان ئەوەی کە پسپۆڕانی بواری کۆمەڵایەتی و توێژەرانی دەرونی ئاماژەیان پێداوە بە دەرەجەیەک باوەڕ بەخۆ نەبوونی گەنجە، گەنج کە باوەڕی بەخۆی نامێنێ، گەنج کە تێگا کە ئەم هیچ ئەرزش و گرنگیشی نییە، هەندێک جار پەنابا بۆ ئەم مادانە و بە دەرەجەی دوو هاوڕێی خراپ تێکەڵبوون لەگەڵ کەسانی خراپ کە مرۆڤ لیانەوە بارگاوی دەبێ، لیانەوە تووشی ئەم حاڵەتە دەبێ بەپێی ئەو توێژینەوانی کە هەیە زۆرینەی ئەوانەی کە تووشی مادەی هۆشبەر بوون بە هۆکارەکەی هاوڕێی خراپ بووە. چونکە بۆچی هاوڕێی خراپ بووە؟ لەبەرەوەی مادەی هۆشبەر شتێکی زۆر بەربڵاو نیە لە کۆمەلگادا، خەڵک ناتوانێت بە ئاسانی هەر لە جیهانیش داوایە ناتوانێت بە ئاسانی بازرگانی و ناتوانێت هێنان و بردنی پێوە بکات، لەبەرەوەی شتێکی منبوز و شتێکی ناشرینە لای خەڵک وە لە ڕووی دینیشەوە شتێکی نایاسایی و حرامەوە لە ڕووی تەندروستی و یاساییشەوە شتێکی ناپەسەند و خراپە. لەبەرەوە زۆرجار هاوڕێی خراپ هۆکارە بۆ ئەوەی کە خەڵکی تووشی ئەو ئالو دەبن بە مادەی هۆشبەر دەبن. باری کۆمەڵایەتی ناجێژیر هەندێک جار باری کۆمەڵایەتی ناجێژیر کەسێک کە باری کۆمەڵایەتەکەی شپرزە و ناتەواوە پەرۆدەیەکی تەندروستی نییە، هۆکارە بۆ ئەوەی کە پەنا بات بەوە بابەتانە. کەم دەرامەتی و نەبوونی کار بەتاڵی زۆر جار گرفتی زۆر گەورە بە مرۆڤ دروست دەکات. کاتێک کە کەسێ سەرقاڵە بێ بە ئیش و کارێکەوە، کەسێ سەرقاڵ دەبێت بە کۆمەڵە شتی باش و تەندروستەوە، مەجالی ئەوەی نابێ بچێت سەرقاڵی ئەو شتانە بێ، کەواتە بێکاری شێشێکە لە خاڵەکان و کەمی ئاستی هۆشیاری ئاینی و کۆمەڵایەتی و تەندروستی کە ئەمەیان هەموو جمکەکانی کۆمەلگالی بەرپرسیارن، هەر لە مامۆستایانی ئاینیەوە بیگرا، هەر لە ناوەندەکانی خوێندنەوە، هەر لە دەستگا ئاکادیمەکانەوە بۆ پەرەپێدان بە تواناکانی گەنج و بۆ ئاگادارکردنەوە هۆشیارکردنەوەی خەڵک هەمویان لێ بەرپرسیارن. پێویستە هەموو لایەک لای خۆیەوە گرنگی زیاتر بەم بابەتە بدات، هۆشیاری زیاتر بڵاو ببێتەوە، زیانەکانی باز بکرێ، هۆکارەکانی باز بکرێ. بێگومان ئەوە هۆکارێکە کە ئەو هۆشیاریەمان کەمە. بێپلانی گەنج بێپلانە، هەندێک جار گەنجێکە زۆر بێپلانە وەرشێتەوە قاڵبی بێکاری کە نازانێت چی بکات و تووشی ئەو حاڵەتە دەبێت. یەک خاڵی ترکە زۆر گرنگە ڕاکردن لە واقع و تەنگ و چەڵەمەکانی ژیان. هەندێک جار کەسێک وازانێ ئەگەر لەم تەنگ و چەڵەمانی ژیان ڕای کرد پەنای برد بۆ مادەیەکی هۆشبەر خۆی بێهۆش کرد، یاخود پەنای برد بۆ کحۆل بۆ ماوەیەک هاوە خۆی دەڵێ ینی ئەچێتە جێوێکەوە کە ناتوانێت کۆنتترۆلی خۆی بکات، کۆنتترۆلی جوڵە جەستەیەکانیشی بکات، وازانێ بەمە لە کێشە گرفتەکان ڕاکە و ڕزگارێ بێ. بەڵام نەخێر هیچ جۆرە مادەیەکی هۆشبەر و هیچ جۆرە کحۆلێک ناتوانێت توانای چارەسەری هەمیشەیی بۆ هیچ کێشەیەک بکات. ئەوەی کە چارەسەری کێشەی مرۆڤ دەکات پێویستی بە باوەڕ بەخۆبوونە، پێویستی بە هەوڵدانە، پێویستی بە ڕاستکردنەوەی کارە خراپەکان و هەڵەکانە، نەک ئەوەی کە تۆ ڕابکەی لە واقع. و بەپێی ئەو توێژینەوانەشی کە کراوە زۆر جار ئەو کەسانی کە ئالوودە بوون بە مادەی هۆشبەر لە سەرەتای گەشە سندن و نەشونمای ژیانیاندا توندوتی ژیان بەرامبەر کراوە. ئایا ئەم توندوتی ژیا تەنها لەلایەن باوکو دایکەوە بووبێ، لەلایەن خوشک و براوە بووبێ، لەلایەن کەسانی دیکەوە بووبێ، لەلایەن هەر کەسێکەوە بێ، گرنگەوەیە ئەو کەسانی کە تووشی مادەی هۆشبەر دەبن ئەو کەسانن کە لە منداڵیدا توندوتی ژیان زۆر بەرامبەر کراوە و ئەوە ژێکێکە لە خاڵەکان و هۆکارەکان. لە ئێستادا دەبینین ئەو شوێنانەی کە گەنج تێدا کۆ دەبێتەوە نێرگەلای کێشێ بە ڕێژەیەکی زۆر بەرچاو زیادی کردو. ینی ئێستا تەنانەت خەڵک دەڵێ کاسپی و پارەی باش لە کافتریایەکایە کە نێرگەلەی تیا بفرۆشرێ و گەنج کۆ بێتەوە، گەنجەکان تا نیوە شەو لەوێ کۆبنەوە. ئەم هۆکاری ئەمەش هەر ئەو هۆکارانن کە گەنج ئێمە هانای بۆ بە و بۆچی ئایا نێرگەلەش دەچێتە چوارچێوە یان کام ڕیزبەندی مادە هۆشبەرەکانەوە؟ بەڵێ بۆ خۆی نێرگەلە یەکێکە لەو مادانەی کە مرۆڤ پەنای بۆ دەبات هەندێک جار یاخود تووشی دەبێ، ئالوودەی دەبێ. من ناتوانم لە ڕۆستەحێکەوە قسەی لەسەر بکەم لە وڕێی من پزیشک نیم، بەڵام پێما بێ قسەشی زۆر لەسەر کراوە لەوە ڕوانەوە. بەڵام بەگشتی نێرگەلە ئەچێتە قاڵبی ئەو مادانەی کە مرۆڤ ئالوودە دەبن پێوەی، واتە نێرگەلە شتێکی ئالوودەکارە، مرۆڤ ئالوودە دەکات و وای لێ دەکات کە کاتێکی زۆری بکوژێ. گەنج هەیە، ینی گەنج هەیە لە هەرێمی کوردستاندا ئێستا لە 24 ساعتەکە شەو ڕۆژدا 10 ساعتی دەخەوێ، 10 ساعتیشی سەرقاڵی یاری ئەلکترۆنی و نێرگەلە کێشانە، 4 ساعتێکی تریشی هەر بەشی نان خواردن و کۆمەڵە پێداویستی جەستەی خۆیەکات. لەبەرەوە هەموو ئەمانە نێرگەلەش بە دەرەجەیەکی زۆر باش لە پێشەوەیە لە ڕیزبەندی ئەو مادانەیە کە مرۆڤ ئالوودەی دەبێت شتێکی باش نییە، شتێکی خراپە. پێویستە گەنجانی ئەمە خۆیان بە دوور بگرن، تێبگەن لەوەی کە مرۆڤ سوودێک دەبینە لەوەی دووکەڵک بکاتە هەناوی خۆیەوە.
پێویستە ئەم شتانە دروست ببن کۆمەڵێک وهمی خراپ هەیە لەبارەی نێرگەلە و مادەکانی تریشەوە بێ بشکێنرێن بەوەی کە نێرگەلە یاخود شکێرە لە خەمۆکی دوور دەخاتەوە بەوەی کە کاتێکە بێتاقەتی بیئێکێشی بێگومان نەخێرەمانە هەمووی فکر و بیرروباوەڕی هەڵەن دەربارەی ئەو شتانە پێویستە و بیرروباوەڕانە نەمێنێت. ئەو هەڕەشە و مەترسی و کاریگەریە خراپانی کە مادە هۆشبەرەکان جگەرە نێرگەلە مەشروب تلیاگ ئەمانە لەسەر گەنج دروستیەکەن کامانن ئەو هەڕەشە و مەترسیانە. بەڵێ هۆکارەکانی ینی با بڵێن ئەوەی کە گەنجێک تووشی دەبێت زیانەکانی چییە کە بەرگەنج دەکەوێت کاتێکگە گەنجێک بە تایبەتتر باسی مادەی هۆشبەر بکەین کاتێکگە گەنجێک دووچاری ئالوودەبوون بە مادەی هۆشبەر دەبێت کەسێکی نائەکتیڤ کەسێکی دوور لە بەها کۆمەڵایەتەکان کەسێک کە حەزی لە پەڕگیریە حەزی لەوەیە بچێتە گۆشەیەکەوە دابنیشێ حەزەکە کەس ئەو کاتانەی بەتاڵە و لە شوێنێکی چۆڵا لی تێک نەدا ئەو کەسانە هەمیشە حەزیان لە سەفەر نییە لەبەرەوەی ئەترسن ئەو مادەیان دەست نەکەوێت ئەو کەسانە حەزیان لە فەحسی خوێن و فەحسی میز نییە ئەو کەسانە حەزەکەن بەشداری بۆنە کۆمەڵایەتەکان نەکەن جەژنەکان ساڵیادەکان بۆنەکان حەزەکەن خۆیان دوور بگرن لە خەڵکی لەبەرەوەی هەستیان پێ نەکرێەوە پێیان نەزانرێ و ئەو کەسانە لە ڕووی تەندروستیەوە کۆمەڵێک ئاسەوار لەسەر جەستەیان دروست دەبێت کاتێکە ئالوودابوون بەم مادانە لەوانە گۆڕانی ڕەنگی لێ و ژێرچاو و کۆمەڵە شوێنیان کە مرۆڤ ئەتوانێت هەستی پێ بکە لێرە ئەمەوەی گرنگی بە خاڵێکی زۆر ئاماژە بە خاڵێکی زۆر گرنگ بکەم کە ئەویش ئەوەیە کاتێکی ئێمە هەرێکەمان لەبەرەوەی مرۆڤین لەبەرەوەی پێکاتی جەستەمان بریتە لە نەفس و غەریزە و حەز و گۆشت و ئێسقان و خوێن کە هەموو مرۆڤێک شایستە ئەوێت تووشی هەڵە ببێت تووشی لادان ببێ کەواتە پێویستە هەرێک لە ئێمە هەندێک هۆشیاریمانە بێ هەندێک زانیاری بزانین سەبارەت بۆ کەسانی کە تووشی مادەی هۆشبەر دەبن بۆیە کە کاتێک تووش دەبن ئێمە بتوانین هاوکاریان بکەین بەداخەوە بیرروباوەڕێکی هەڵە هەیە کە کاتێک کەسێک تووشی ئالوودا بێ بە مادەی هۆشبەر ئێمە بە کەسێکی ناکامڵ و کەسێکی زۆر خراپی دەزانین هەندێک جار دوور دەکەوینەوە لی بەڵام ئەمە هەڵەیە ئەبێمە باوشی سۆزی بۆ بکەینەوە بێوەکو نەخۆشێک وەکو کەسێکە تووشی هەڵەیەک بووە سەیری بکەین پێویستە کۆمەلگا بەم جۆرە سەیری ئەو کەسانە بکات هەوڵی چارەسەریان بۆ بدا هەوڵ لە ڕێگەی پزیشکی تایبەتمەندەوە لە ڕێگەی سنتەر و ناوەندی تایبەتمەندەوە کێشەکانیان بۆ چارەسەر بکات زیانەکانی مادەی هۆشبەر بێگومان زۆرە ناتوانین ئاماژە بە هەمووی بدەین بەڵام کۆمەڵێک زیانی دیکەی هەیە لەوانە ئەم گەنجە وای لێ دێت گرفتی کۆمەڵاتی زۆر گەورەی بۆ دروست دەبێت من یەکێک لەو دیمانانم خوێندەوە کە لەگەڵ گەنجێکی توش و مادەی هۆشبەردا کرابوو ئەوت کاتێکە حەزم لەو مادەیە بووە جەستەم داوای کردووە بەڵام پارەم پێنەوە بیکڕم قاچم خستوتە سەری دایکم وتمە هەتا پارەم لێ تێوازی لە نایەنم یعنی گەنجێک کەسێک مرۆڤێک وای لێ بێ قاچ خارە سەری دایکی بۆ ئەوی کە مەبلەغێک پارەی لێوە بگرێت تا هەندێک مادەی هۆشبەری پێ بکڕە و خۆی مسەکین بکە و خۆی تۆزە بە ئاگا بهێنێتەوە بەڕاستی گرفتێکی زۆر گەورەیە ئەمە شتێکی زۆر پیس و قێزەوە نەپێویستە مرۆڤ لێ بە دوور بێ و ئەو کەسانی کە تووشی دەبن لە ئەرکەکانی ڕۆژانیان بۆ مناگەر و کەسە مۆزەفێک بێ بۆ ناگەر و کەسە لە کۆمپانیایەکیش بکە وای لێدە لە کارەکەی سەرکەوتوو نابێت لە کارەکەی وردە باشەکشێکی زۆر بەرچاو دەکات لەبەرەوەی کەسە جاری وایە بۆ ماوەی ڕۆژێک دوو ڕۆژ کێشەی نییە بەڵام دوای وای لێ دێتەوە ناتوانێت بروزەکانی زۆر پەرە پێ بدا و گرنگی بە دەوام و کارەکانی بدات ئەوەش تووشی گرفتی گەورەی دەکات بەڵام ئێمە وتمان نیشانەکانی کەسی توش بوو چۆن بیان ناسینەوە چەند نیشانەیەک هەیە بە کورتی باسی بکەین یەکەم تەسک بوونەوەی بیلبیلەی چاوی مرۆڤ تەسک دەبێتەوە بچوک دەبێتەوە ئەمەش یەکێکە لەو نیشانانە وەکوتمان گۆڕانی ڕەنگی لێ و دەم و پێست و ژێرنی نۆکەکان ڕەنگیان دەگۆڕێ و مرۆڤ توانێت پێیان بناسێتەوە بزانێت ئەو کەسە تووشی ئەو نەخۆشیە بووە ئەو کەسانی کە ئالوودا بن باوێشک زۆرە دەن پشمینیان زۆرە ئەو بەلووتیانە دێتە خوارەوە خواردنیان کەمە تووشی سکچوونێکی زۆر دەبن تووشی ئەو حاڵەتانە دەبن بۆیە ئەو کەسانی کە ئالودەن بە مادەی هۆشبەر هەمیشە حەپی دژە سکچوونیان پێیە هەمیشە کۆمەڵێک حەپ و دەرمانیان پێیە کە خۆیانی پێ ئارام بکەنەوە و ئەو کەسانی کە ئالودە دەبن لەشیان زۆر دەخورێ بە تایبەتی لووتیان بە تایبەتی سکیان بە تایبەتی قاچیان ئەمانە هەمووی نیشانن بۆ ئەو بابەتە و دابەزینی کێشی لەشی ئەو کەسانە بە ڕێژێکی زۆر بەرچاو دادەبەزێ بەهۆی ئەوەی کە وەکوتمان تووشی ئەو حاڵەتە دەبێت ئەوەیش کە هەر لە سەرەتاوە ئیشتیهای بۆ خواردن زۆر کەم دەبێتەوە و تووشی سکچوونیش دەبێت لەگەڵەوە لەبەرەوە جەستی ئەپوشێتەوە تووشی جەستەیەکی داخوراوە پوکاو دەبێت ئەوەیش کە لە ڕۆکۆمەڵایەتەکەەوە تووشی داخورانێکی زۆر بووە لە ڕۆ جەستەیەکەشەوە توش دەبێت وردە ئەم کەسە بەرە ئەوە دەبات کە تەواو دووری خاتەوە لە هەموو شتێک لە هەموو پێوەرێکی کۆمەڵایەتی و ئینسانی هەتا سەرنجام ئەیکوژێت و نەجاتیەدا
خاڵی تریشان بۆ ئەوەی کێمە پێیان بناسیینەوە لەوە ئەو کەسانێکی دڵناسک و کەسانێک بە بەسیترین شت عاجز دەبن هەر ئەوە شەکەوایان لێکا پەنابەرن بۆ دوورە پەرێزی و چۆن ئەم ڕەوشەنە لەبارەت چارەسەر بکەین ئایا کەسێک دوای ئالوودەبوونی بە مادەی هۆشبەر دوای ئالوودەبوونی بە تلیاک و بە مادە هۆشبەرەکانی تر بە چارەسەر وە کۆڵی ڕێگە چارە هەیە بۆەوەی چارەسەر بکرێ واز لەم خۆناشی نەبێنێ بێگومان چارەسەر هەیە بەڵام چارەسەرەکانی ئاسان نین ئەمە نەخۆشێکی هەڵامەت نییە حەپێکی بێتی و چارەسەری ببێ ئەمە پێویستی بەوەیە کە پێویستی بەکاتی زۆرە ئەوەی شەکە لەو خاڵانی کە چارەسەرەکی بە قورس دانرێ پێویستی بەکاتە تام کەسە هیوای ببڕێتەوە تام کەسە هێزی بۆ بگەڕێتەوە هەم بۆ جستەی هەم بۆ عەقڵی هەم بۆ لایەنە کۆمەڵایەتەکەەوە ئاش ببێتەوە لەگەڵ خەڵکیدا کە ئەمەش ئەرشێکی قورسە پێویستی بە ئەوە هەیە کەسانێکی پسپۆر چاودێری ئەم کەسە بکەن و لێ بکۆڵنەوە ئەو سەرجەم ئەو هۆکارانە ببڕن کە ئەم کەسی تووشی ئەو ئالوودەبوونە کردووە و وای لە بکەن کەسێکی ساغ و سەلامەتی لە دەربچێ بەگشتی بە خاڵی یەکەم ئەگەر دای بنین گەنج یاخود هەر کەسێک ئالوودای بە مادەی هۆشبەر یەکەم شت چی بکە بۆ ئەوەی کە وازی لێ بهێنێ پێویستە باوەڕی بەخۆی هەبێ پێویستە گرنگی بە توانەکانی خۆی بدات و خۆی بە دوور بکرێت لە مادەی هۆشبەر و لەم دیاردە خراپ و نابەجێ دووەم پابندبوون بە ئاین و بەها کۆمەڵایەتەکان زۆر گرنگە کاتێکە کەسێک پابند دەبێت بە ئاینێکی تەواو تەندروست و دوور لە شلگیرێکی تەواو و دوور لە توندڕەوێکی تەواو ئەم کەسەوای لێ دێت کە پەنا بۆ ئەم شتانە نابە چونکە ئاین دین و ئیسلام بە دەرەجەیەک هەمیشە هانی مرۆڤ ئەدا بۆ چاکەسازی هانی مرۆڤ ئەدا بۆ کاری باش و کاری جوان وا لە مرۆڤەکە و لە چەندین فەرمودەتەکە پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمێت تووڕە مەبن بێتاقەت مەبن یعنی تەوەکولت بەخوا هەبێ ئەمانە هەمووی کۆمەڵێک پێیون کەوا لە مرۆڤەکە ئومێدی هەبێ هیوای هەبێ بێگومان لەلایەنە کۆمەڵایەتەکەشدا کولتوری کوردەواری جوانی ئێمە کۆمەڵێک شتی زۆر باشتیە بۆی کە مرۆڤ پەنای بۆ بات وا لە مرۆڤەکەن کە هیوای بۆ گۆڕێتەوە لەوانە هەبوونی پەیوەندیشی پتەوی کۆمەڵایەتی کاتێککە مرۆڤ پەیوەندی کۆمەڵایەتەکانی بەهێز بکات تێکەڵاوی خەڵکانی باش و خەڵکانی چاک ببێت قورستر ئەتوانێت قورستر تووشی ئالوودەبوون دەبێت لە بەرەوەی کەسە باشەکان نایڵن بەلا ڕێدا بڕۆ بە تو لە ڕێدا بڕات ئەوە بەگشتی ئەو خاڵانەیە کە زۆر باشە گەنج بەر لەوەی کە ئالوودە ببێ ئەو بەدیل و ئەلتەرناتیڤانە چین کە خۆی پێوە بگرێ کاتی خۆی لەگەڵا بەسەر بەرێ بۆەوەی ئالوودە نەبێ ئایا ئێمە کاتێک گەنج وەکو جەناب دەڵێ لە بێکاری و لە بەتاڵی و لە زۆر شتەوە پەنا بۆ ئەم شتانە بات چۆن کاتە بەتاڵەکانی بەو شتانە پڕ بکاتەوە کە وای لێ دەکات دوورە پەرێز بێ لە مادە هۆشبەرەکان لەو شتانەی کە ئالوودەیەکە بە شتەکانی دەوروبەریەوە بە دەرەجەیەک پێویستە دەسەڵاتدارانی هەر ناوچەیەک هەر وڵاتێک هەلومەردێکی وها بڕەخسێنن بۆ گەنج تا پەرە بە توانەکانی خۆی بدا توانە شاراوەکانی بخاتە ڕوو دەبینی گەنجانێکی زۆر هەیە کە توانای زۆر شاراوانەیە هەیە ئەتوانێت لە تەکنەلۆژیا دەست بکێشێ و شتی باش بکە هەیە لە خوێندنەوەدا هەیە لە ئەدەبدا هەیە لە پیشەسازیدا هەیە لە کوشت و کاڵدا پێویستە هەلومەرجی لەبار هەبێت تا گەنج و ئەوانە ئەم توانایان بخەنە ڕوو کاتەکانیان کەم بەتاڵ و ئەوە نەبێت و گەنجیش پێویستە خۆی ڕەحم بەخۆی بکە سۆزی هەبێ بۆ دایک و باوشێک کە چەندین ساڵ گەنجێک بەخێو دەکەن دواتر بە خەفەتی گەنجەکانەوە تووشی ناڕەحەتێکی زۆر دەبن کاتێکە گەنجەکان تووشی حاڵەتێکی ئەوها ببێ لەبەرەوە پێویستە گەنج خۆی بە خوێندنەوە خۆی بە سەرقاڵکردن بە کاروباری باشەوە خۆی بە گەشت و گەڕان و تێکەڵاوبوونی خەڵکی باش و وەرزش و ئەمانە سەرقاڵ بکاتە بە دوور بێ لەو شتانەوە دوور بێت لە هەر شوێنێک کە ڕۆژێ لە ڕۆژان بەرگوێی کەوتوێتیان ئەم شوێنە کەسانێکی لێ ئالوودەی مادەی هۆشبەر بوون یاخود بازرگانی پێوە دەکەن کاری پێوە دەکەن خۆی بە دوور بگرێت لەو شوێنانە و کاتێکی سەفەرێک دەکات بۆ هەر وڵاتێک خۆی بە دوور بگرێت لەو شوێنانی کە بازرگانی ئەو شتانی تێدا دەکرێت و لەو بازار و قەیسەری لەو شوێنانی کە ئەو شتانی تێدا دەفرۆشرێت و دەکردرێت و لە کەسان ڕۆڵی میدیا دەستگاکانی ڕاگەیاندن مامۆستایانی ئاینی مزگەوتەکان قوتابخانەوەکو یەکەم وێزگەی پەروەردەکردنی تاک بەتابەت منداڵ چییە لە هۆشیارکردنەوەی گەنج لە ئاراستەکردنێکی دروستی گەنج وا گەنج دوورە پەرێز بێ لەم شتانە لە ئێستادا لە مەنهەجی خوێندنی کەرتی پەروەردەی هەرێمی کوردستاندا پێم وانییە هیچ بابەتێک هیچ دەرسێک هیچ تەنانەت بە چەند خاڵێکیشە بە گرنگی بە ئەوە بدات کە
مادەی هۆشبەر چەندە ترسناکە، چەندە زیان و زیانی زۆرە، چەندە لایەنە سلبێکی کاریگەر و زۆرە. لەبەرەوە پێویستە لە مەنهەجی خوێندنا گرنگی پێ بدرێ، باز بکرێ، کەسانی پسپۆر کۆڕیان بۆ بگیرێ لە ناوەندەکانی خوێندنا، سیمیناری باشیان بۆ بکرێ بۆەوەی کە خۆشیاری بڵاو بکەنەوە تا گەنجان ئاگادار بن و هەر لە سەرەتاوە دوور بن لەم شتە و لە زیانەکانی ئاگادار بن. و ئەرکی مامۆستایانی ئاینیە لە وتارەکانیاندا لە بەرەوەی مامۆستایانی ئاینی چینێکن قەڵکانێکی زۆر جوان لێ دەگرێ. هەر مزگەوتێک دەبینی ڕۆژانی هەینی ڕەنگە 1000 کەسی تا بێ، 2000 کەسی تا بێ، 500 کەسی تا بێ، هەرێکی بە ڕێژەیەکی خۆی، کەواتە ئەوە شوێنێکی باشە بۆی کە مامۆستایان جارجار باسی ئەم بابەتانەش بکەن، ئەم بابەتە کۆمەڵایەتیانە کە کۆمەلگا بەرەو داڕوخانێکی گەورە دەبا، مرۆڤ بەرەو لەگەڵ وەشاوی دەبات، دەبێ ئەوانش گرنگی پێ بدەن. و ئەرکی میدیای، ئەرکی کەناڵەکانی ڕاگەیاندنە لە دروستکردنی کۆمەڵێک کورتە ڤیدۆ، لە دروستکردنی کۆمەڵێک بابەت کە گەنج هۆشیار بکاتەوە. کۆتا قسە و سەرنجتان لەسەر کاریگەری مادەوەشبەرەکان و گەنج لە بەردەم هەڕەشە و مەترسی مادەوەشبەرەکان. بەڵێ، وەکوتمان مادەوەشبەرەکان والوودەبوون بە مادەی هۆشبەرێکێکە لەو بابەتانەی کە مرۆڤ دووچاری کۆمەڵێک تەنگ و چەڵەمی زۆر دەکات و دای دەڕۆخێن و دووری دەخاتەوە لە کۆمەلگا. بەپێی و داتانەی کە هەیە لە هەرێمی کوردستاندا لە ماوەی 10 ساڵی ڕابردوو 1 بەدە زیادی کردووە ئالوودەبوون بە مادەی هۆشبەر. یعنی ئەگەر 10 ساڵ لەمەوە پێش 1 کەس توش بوو بێ لە شوێنێکدا، ئێستا 2 کەس توش بووە. ئەگەر 100 کەس توش بوو بێ، ئێستا 1000 کەس توش بووە. ئەمە ڕێژەی مەترسیدارن. لە هەرێمی کوردستانیشدا لە ئێستادا 10,000 کەس هەیە کە ئالوودەیە بە مادەی هۆشبەر، چەندیان چارەسەریان بۆ دەکرێت، چەندیان بۆیان ناکرێت، ئەمەیان بابەتێکی دیکەیە. و لە عێراقیشدا لە 6% خەڵکی عێراق ئالوودەن بە مادەی هۆشبەر لە عێراقدا، ئالوودەن بە مادەی هۆشبەر و بەپێی پارێزگاکان فەرق دەکا. بەڵام خۆشبەختانە هەرێمی کوردستان لە ناو سەرجەم پارێزگاکانی کوردستاندا کەمترە ڕێژەکەی، و سلێمانی پاکترین شارە لە سلێمانی و هەولێر بە دوایەکدا دێن لە ڕووی کە پاکترین شارن لە ڕووی تووشبوون بە مادەی هۆشبەر. بەڵامی تر مادەی هۆشبەر شتێکی جیهانیە، شتێکە بوونە لە وڵاتێکی وەکو بەریتانیا ئاستی بازرگانیکردن بە مادەی هۆشبەرەوە هاو ئاستە لەگەڵ پیشەسازی کوشت و کاڵ. یعنی ئەمەندە ڕێژەکەی بەرزە، ئەمەندە کاڵایەکە مامەڵەی پێوە دەکرێت. بەرحاڵ لە کۆتاییدا دەڵێن کە ئەرکی هەموو لایەکە، ئەرکی هەموو جیهەتە معنەکانە کە کار بکەن لەسەر هۆشیارکردنەوەی گەنج، لەسەر بە ئاراستە بردننی گەنجان بەرەو کۆمەڵێک بابەتی تەندروست و پڕ لە معریفە و زانیاری تا گەنجانێکی ناوبۆش و بەتاڵمان نەبێت، گەنجانێکمان نەبێت کاتێک ئەم وڵاتە تووشی شکستێک دەبێت فیرای ئەم وڵاتە بکەون بە دەرەجێکیش ئەرکی حکوومەتە و ئەرکی رەخراوەکانی کۆمەلگای مەدەنی و NGOە پێویستە کار بکەن لەسەر ئەم بابەتە. و زۆر سپاس بۆ زۆر سپاس بە بەڕێز جەزا پاداشتی بەرپرسی ڕاگەیاندن و ڕۆشنبیری سەنتەری پەرپێدانی لاوانی کوردستان. سپاس دەکەم. زۆر سپاس دەکەم. بینەرانی بەڕێز و خۆشەویست، زۆر بەداخەوە بۆ بازرگانێکی مادەی هۆشبەر کە لەسەر خوێنی کوڕی کەسێکی دیکە منداڵەکانی خۆی پەروەردە بکە. بێگومان ئێمە تەنها دەزانین دەرهێنانی دەمانچە و فیشەگنان بە کەسێکی ترەوە ئەمە پێی دەگوترێت کوشتن، بەڵام ئەو کوشتنەی کە مادە هۆشبەرەکان لە سایەی تاجرێکی بێویژدان و بازرگانێکی نامەسئولەوە خەڵکێکی دیکەی پێدەگوژێت لەوەچێ لە ڕۆژێکا دەیان کوشتن بێ. ئەو کوشتنەی کە تۆ بەجەستە کەسێک دەکوژی تەنها کۆتایی بە ژیانی دێنی و بڕایەوە، بەڵام ئەو کەسەی کە لە ڕێی مادەی هۆشبەر و مادەکانی ترەوە نەفرێکت بۆ وێرانەکە، نەفرێکت بۆ داڕوخێنێ، ینی کەسایەتی و بەها و ئەخلاق و توانا و ورە و وزەی ئەم مرۆڤە لە ناو دەبەی لە ڕۆژێکا دەیان جار دەیکوژی بێجگەلەوەی کە دایک و خوشک و براو کە سوکارەکەی دیکەی دەکوژی. بەڵام زۆر بەداخەوە ئەو سیفەتەی کە بازرگانێک بەهێنانی مادەی هۆشبەر و فرۆشتنی بە کەسێکی دیکە دەوێت منداڵەکانی خۆی پەروەردە بکە و منداڵی خۆی پێگەورە بکە، بەڕاستی ئەمە سیفەتی ئاژەڵە درڕندەکانە کە ئاسکێک دەکوژن تەنها لە پێناومانەوەی بێچۆکانی خۆیاندا. ئومێد دەکەین کۆمەڵگەمان دوور بێت لەو بەها ناپەسەندانە، کۆمەڵگەمان دوور بێت لە مادەی هۆشبەر، گەنجەکانمان باوەش بکەنەوە بە بەها کۆمەڵایەتیە جوانەکاندا و هێز و توانا و ورە و توانەکانی خۆیان بدۆزنەوە بۆ بنیادنانی کۆمەڵگەیەکی پڕ لە بەهای جوان، پڕ لە خۆشەویستی، پڕ لە ئاسوودەیی و پێکەوە ژیان. ئومێد دەکەین میلەتی کورد و بێت لەو شتە ناپەسەند و قێزەونانە تا بەیەگەشتنەوەی تریش بەخوای گەورە مێهرەبانتان ئەسپێرم. هەر شاد و سەرکەوتوو بن، خواتان لەگەڵ.